کەمی سوتەمەنی لە وەرزی سەرما و سۆڵەی زستان و بەفر و باراندا هاوڵاتیانی ناوچە شاخاویەکانی دەڤەری ڕاپەڕینی نیگەران کردووە. دەڵێن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان پێیان دەڵێن دار بڕین قەدەغەیە کەچی سوتەمەنی پێویستیان پێ نادەن بۆ خۆگەرمکردنەوە. وڵی داواکاریمان لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەگەر ئاورێک بە خەڵکی فەقیر و هەژار بدەن بە تایبەتی ناوچەی پشدەر و بیتوێن ناوچەیەکی شاخاوی ساردا پێویستی بە نەوت و بە سوتەمەنیە لە داواکاری لە حکوومەتی هەرێم دەکەم سوتەمەنیان بۆ دابین بکات. وڵی ئینسان بە بەرمیلی نەوتێک ناتوانانی زستان بەڕێکات ئیدارە بکات. بە شخصی خۆم مەستا بەرمیلەکە وڵی بەشم نابێت سۆبەی داردام ناودارەکەش حکومەت ناڵی دارەکەش بکڕی و نەبیشێنی نە بەپانە نەوتەکەشدا وڵی ئینسان بە بەرمیلی بەخۆی ناتوانانی ماڵ و ژیان بەڕێ بکەیت. هاوڵاتیان دەڵێن ئەم ساڵ تەنیا 200 لیتر نەوتیان پێدراوە بە نرخێکی زۆر بەرز بەراورد بە بازار جیاوازێکی ئەوتۆی نییە و کوالیتی نەوتەکەشی خراپە. پێویستی بە سوتەمەنیە بەڕاستی ینی کەشێکی سارد و سەرمایی بارانیە حەقا تەوزیع بکرێنەوە. سنوێرێکی سەرما و بەفر و بارانی زۆر دەگریتەوە. ئەگەر پێویستی بە سوتەمەنی ئەگەر بکرێ تەوزیع بکرێ شتێکی باش دەبێت. ساڵانە پێویستی بەلانی کەم چەند بەرمیل هەیە؟ وەڵا بە 3 بەرمیل 4 بەرمیلی هەیە. هەموو ماڵێک پێویستی بەوەندە هەیە. بە تایبەتی ئەو ساڵەکەن ئەگەر کەشێکی بارانەوەی هەیەت پێویستی پێێت. شەم ئەو ئیشەیە ساڵانە خەڵکێکی زۆر گرفتارم بدەست نەوتی خراپ کە دابش دەکرێت. نەوتەکە کوالیتی زۆر خراپە. زوبێ زۆری ماڵەکان ساڵانە پێویستیان بە 3000 بۆ گۆڕینی پلیتەکانیان هەیە ئەگەر بیان هەیە ئیشەکان بە باشی و بە ئەوەی بڕوات. لەناگەم نەوتەکە کوالیتی باش بێت دووساری هەموو مەسروف و زیادە مەسروفەی نابن. بەنسبەت داریش بەڵێ ئەرەوەڵا حکومەت ڕێگەدەدا خەڵک لە بڵین گوندەکان دار ببڕێت و داربێنە بەکاربێنە نەسوتەمەنی شۆک و پێویست بۆ مادامین دەکات. ئێستا منێک بەش بەعاڵی خۆمە من خەڵکی 200 لیتر بەش چی دەکات؟ لە ناوچە شاخاویەکاندا ساڵانە ڕێژەیەکی زۆر بەفر و باران دەبارێت پلەکانی گەرما دێنە ژێر سفرەوە. هاوڵاتیان دەسەڵاتداران بە خەمسار دەزانن لە ئاستی دابینکردنی سوتەمەنی پێویست بۆ خۆگەرمکردنەوە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕین.